پێشانگاکانی ئۆتۆمبیلە لە ناحیەی چوارقورنا لە سنووری ئیداری ڕاپەڕین لە هەر لایەک چاو دەگێڕیت ئۆتۆمبیلی بێسەرەتات بەرچاو دەکەوێت. ئێستا زۆرترین خواستیش لەسەر ئۆتۆمبیلی ئاڤانتی و ئەلێنترایە بە جۆرێک جێگای مەلیکە و شاهینەی گرتووەتەوە. خاوەنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەڵێن ڕازین کۆد بۆ ئۆتۆمبیلەکانیان بکرێت بەمەرجێک ڕێگایان پێ بدرێت کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلەکانەوە بکەن. ونێو سیارە چۆن دەبێ و سیارە دەبێ کارتەشی وان بۆ بکرێ وەک سیارەکان کە وەک عامەی کە بتوانانی کردن فرۆشتی بۆ بکەیت. یعنی من ئێستا سیارەم هەیە کارتەکەم بۆ بکات سبەینیشم بە پارەویسی لێ بکەمەوە سیارەی خۆ هەتا لەم مار نەکراوە سیارە برایەکەم داواکارم هەیە وەڵڵاهی ئەگەر بکرێ ئەو بڕیارە نا بەڵام کارتەشە ڕێگا بدانیان بۆ بکرێ وەک سیارەی کە وەک عامەی یعنی ئەوە باشتر نەک لەو سیارە لەکنە من بێت هەتایە نەتوانم بیفرۆشم شتی وای پێم وانە و شتە جێبەجێ بکرێ خەڵکیش ڕازی نییە بۆ بڕیاری ڕاستی کێشەمانی لەگەڵ کۆدەکەی کە کۆدەکە دەکرێت بۆ سیارەی لەوانەیە لە بەرژەوەندی ئێمەش بێ ئەوە بەڵام وەکوتم کە سیارەیەک دەیکڕ یاخود دەیفرۆشی شەرت ئەوەیە وەکو سیارەی چۆن ڕقم هەیە ئان دەتوانانی بەناوی خۆتیکەی و وەری گەرە سەر نای خۆت ڕێگەی ئەوەی هەبێکە ینی بگوازرێتەوە تۆ دەیکڕ بۆ ماڵی خۆت نایفرۆشیەوە باشە بەڵام ئەوانەی لە پێشانگاکانن ئەوان کڕین فرۆشتنی پێ دەکەن کەس هەیە هەشت سیارە نۆ سیارە دەی هەیە چواری هەیە دوی هەیە هەر کەسە و ینی بە شێوازێکە هەر سیارەی بێسەرەتە هەر ئەڤانتی و ئێلێنترا و شاینە و مەلیکە و ئەوانەش نییە سیارێکە زۆرە ئەگەر دەکرێت با بە یەکزاری بکرێ با ڕقەمەکیامدان تێ و غەرامەکەیان لێ وەرگی و فرۆشتن و کڕیاری لەسەر بێت. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕینیش دەڵێت تاکو ئێستا هیچ بڕیارێک یاخود نووسراوێکی نوێیان پێ نەگەشتووە سەبارەت با چارەنووسی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بەڵام هەر کات بڕیاریان بەدەست بگات کاری پێ دەکەن. سەبارەت بە ئۆتۆمبیلی بێسەرەتا دیارە ئۆتۆمبیلی بێسەرەتا لەسەر جەم سونی بەڕێوەبراتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بڵاوبوونەوە هەن بەڵام ئایا هیچ بڕیارێک نووسراوێک هاتوچۆ بۆ ئێمە هات بێ بۆ تۆمارکردنیان یاخود بۆ پێدانی لۆگۆیان ئاڕم نەخێر ئاسا قسەی لەگەڵ بەڕستان دەکەم هیچ نووسراوێکی فەرمی بۆ ئێمە نەهاتووە ئۆتۆمبیلانە یان بەشێک بڵێن تابلۆیان دەینە یان لۆگۆ یاخود ئاڕم نەخی شتێک نهاتوو بە دڵنیایە نووسراوێک لە سەروی خۆمانە لە وەزارەتیان بەڕێوەبراتی گشتەوە بێ ئێمە ئیدیزان پێوە دەکەین و بە خۆی جێبەجێت. بەپێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 6,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا لە هەرێمی کوردستان هەن کە لە مەرز و دەواازەکانەوە لەلایەن بەرپرس و کەسانی دەستڕۆیشت و بەنایاسایی هێنراونەتە هەرێمی کوردستان هەرچەند دەنگۆی ئەوە هەیە لا سنووری هەڵەبجە و شارە زۆر لەلایەن ئاساییشەوە کۆد بۆ ئەو ئۆتۆمبیلانە دەکرێت بەڵام تا ئێستا بە فەرمی پشتڕاست نەکراوەتەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.